ئەم کاتتان باش بینە رانیڤار پرۆسەی دەنگدانی تایبەت لە شاری کەرکووک بەردەوامی هەیە. من لە بنکەی ڕەحیماوام لە گەڕەکی ڕەحیماوای شاری کەرکووک ئەم بنکەیە 1639 دەنگدەر بۆی هەیە دەنگ بدە. لێرە سەرجەمیان لە هێزەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقن. لە شاری کەرکووک 29 بنکەی دەنگدان لەلایەن کۆمسیۆنەوە دیاری کراوە کە پێک هاتوونە لە 191 وێستگە بۆ دەنگدانی تایبەت. ئەو بنکانە 12یان کەوتوتە ناو سنتەری پارێزگای کەرکووک و هەروەها 17یان کەوتوتە دەرەوەی شار لە قەزاکانی دووبز و حەویجە و داقوق و هەروەها ناحیەکانی پردێ و قەرەهەنجیر و یایچی و تازە و ڕیاز و عەباسی. پرۆسەی دەنگدان لە شاری کەرکووک دەنگدانی تایبەت 56237 دەنگدەر دەنگەکانیان بۆ شاری کەرکووک هەژمار ئەکرێ لە دەنگدانی تایبەت. هاوکات 4825 دەنگی تر کە دەنگی هێزەکانی سوپا و پۆلیس و دەستگا ئەمنیەکانە بۆ پارێزگاکانی دیکەی عێراق ئەڕواتەوە بەو پێ لێرەدەوە.